دەچمەلای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی دوتیژی دژی ژنانتەن هەڵبەتە چەند ڕۆژەکە ئێمە چالەکی جۆرا و جۆر یاخود ئیڤنتی جۆرا و جۆر سیمپۆزیۆم دیداری تایبەت سەبارەت بە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لەسەر ئاستی کوردستان و بەرەس ئاستی جیهانیشدا بڕێوە ئەچێت. ئێمە زەرتشک دەخێنە سەر هەرێمی کوردستان بازانێن ئاستی توندوتیژی لە ناو خێزاندا لە ناو کۆمەڵگەدا تایبەتتر بەرامبەر بە ژنان لە چ ئاستێکدایە ڕێژەکان بەرامبەر بە ساڵی ڕابردووە خۆ بەراورد بە ساڵی ڕابردوو ئایا کەمی کردو زیادی کرد تایبەتتر ڕێژەی هۆشیاری ژنان بەرامبەر بە مافەکانی خۆیان بەرامبەر بە تۆمارکردنی سکاڵا سەبارەت بۆ توندوتیژیانی سەبارەت بۆ کەیسانی کە ڕۆژانە ڕوبەڕوان دەبێتەوە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دەچمە لای زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ژیا عەباس قادر پسپۆڕی بواری ژنان و گەشەپێدانی مرۆیی ڕاستەخۆ لە سعودی لەگەڵ مندا ئامادەن. دکتۆر سڵاو لێ ببین باش زۆر بەخێر بیت. سپاس. دکتۆر لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژناندا اینجا دەستپێک دەمەوێت ڕای خۆتم پێ بڵێ سەبارەت بەم ڕۆژە. طبعاً هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان هەڵمەتێکە کە ساڵانە لە 25 نۆڤەمبەرەوە دەست پێکاوە بە 10 دیسەمبەر کۆتاییە کە ڕۆژی جیهانی مافی مرۆڤە و ئەم 16 ڕۆژە تەرخان ئەکرێ بۆ ئەنجامدانی چەندین چالاکی جۆرا و جۆر لە شێوازی بەرنامە لە شێوازی سیمینار وەرکشۆپ کۆنفرانس خۆ بڵێن گرتبوونەوە چەندین جۆر چالاکی ئەنجامەیرێ بۆ دەربڕینی هاوسۆزی لەگەڵ ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە و بۆ ئەنجامدانی کۆمەڵێک حملەی هوشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا چ ژن بێیان چ پیا و سەبارەت بۆ توندوتیژیانەی بەرامبەر بە ژنێک کرێ بەمبەستی ڕێگریکردن لە دووبارەبوونەوە و زیادبوونی ڕێژەی توندوتیژیەکان هەرچەنە ئەم چەند ڕۆژە دیاری کراوە بەڵام ئێمە وەکو ئەکادمیە وەکو ئەو کەسانێکە لە ناو ڕێکخراوەکانی بواری ژنانە ئیشەکەن وەکو دامەدەستگا حکوومیەکان بە درێژای ڕۆژەکانی ساڵ ئەم چالاکیانە ئەنجامەین بۆ هوشیارکردنەوەی تاکانی کۆمەلگا سەبارەت بە مەسلەی مافەکانی ژنان و توندوتیژیەکان دژ بە ژنان چکە ئەم بابەتە بابەتێک نییە کە تۆ بتوانین لە ماوەی 16 ڕۆژێکە مافی خۆی بیتێ بەڕێ بابەتێکی گرینگە و بابەتێکی ئەساسیشە لە ناو کۆمەلگا بۆیە ئەکرێ بە درێژایی ساڵەکە بەردەوام بێ بەڵام ئەم 16 ڕۆژە وەکو شتێکی ڕسمی لەسەر ئاستی جیهانی تەسبیت کراوە. دەڵێ دکتۆر پێویستە لەم 16 ڕۆژدا چی بکە باس لەوە کردکە مافەکانی ژنان و هەڵمەتەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکان تەنها لە 16 ڕۆژە جێگەی ناکرێتەوە بەڵام ئەتوانین بڵێن لەم 16 ڕۆژەدا زۆرترین کار و چالاکی ئەکرێت بۆ کەمکردنەوە و ڕێگریکردن لە توندوتیژیەکان پێویستە لەم 16 ڕۆژەدا زیاترین چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە توندوتیژی بەرامبەر بە ژن. من وەکو ئاماژەم پێکرد نابێت ئێمە هەموو هەوڵەکانمان تەنها لەم 16 ڕۆژە بێ من ئەم 16 ڕۆژە وەکو ئەوە بینم کە تۆ کۆتایی بەکارەکانی ئەو ساڵە ئەهێنی و پلان و بەرنامە و دانی بۆ ساڵی داهاتوو واتە ئەو 16 ڕۆژە بێ بۆ شێوازە ئیشی لەسەر بکرێ تۆ بە درێژای ئەو ساڵە کۆمەڵێک چالاکی و کردووە کۆمەڵێک نەتائیجە لە بەردەستە ئەتوانی ئەم نەتائیجانە بەکاربێنی بۆ دووبارە پێداچوونەوە تا بزانی کێشەکان لە چ ئاستێکە خەلەلەکان لەکوێ هۆکارەکان چییە چ ڕێگە چارێک بگیرێتە بەر و پلان و بەرنامەت هەبێ بۆ ساڵی دوای ئەوە واتە بۆ ساڵی دواتر چی بکەیت تاوەکو تۆ بتوانانی مافەکانی ژن دەستە بەر بکەی ڕاستە ئێمە ئێستا لەم کۆمەلگای خۆمانە خۆشبەختانە ژن توانیوێتی زۆرێک لە مافەکانی بەدەستبێنێکە بەڕاستی ئەمە جێگەی ئەوەیە کە ئێمە شانازی پێ بکەین بۆ نمونە ئێستا ڕێژەی نەخێنواری لە ناو ژنانە زۆر کەمی کردووە بۆ نمونە ئێستا ژنانێکی زۆرمان هەیە چوونەتە دەرەوە و کارەکان و ژنێکی زۆریشمانەیە کە خاوەنکاری خۆیەتی یعنی ئەمانە جێگەی خۆشحاڵیە بەڵام ئەمانە مانای ئەوە نییە کە ئیتر لە توندوتیژیەکان بێبەری بوون چونکە هەتاوەکو فەزاکی چواردەوریان فراوانتر بێ ڕەنگە ڕێژەی توندوتیژیەکانیش بەش بە حاڵی خۆی زیاد بکە بەڵام لە هەندێک ڕۆوە مەسەلەن ئەتوانین بڵین کە چەند ئاماژەیەکی باشێ بۆی کە بڵێ ژنان توانیوانە کە کۆمەڵێک مافی خۆیان بەدەستبێن بۆ نمونە ئێستا لە زۆرێک لە وڵاتەکانە ڕەنە ڕێژەی داهات لە مابینی ژن و پیاوە یەکسان نەبێواتە ئەگەر ژنێک و پیاوەکەمان ئیش بکەن ئەو داهاتی کە وەریەگرن لە مقابلی ئەو هیلاکی و ماندووبوونەی کە هەیەنەوەکو یەک نەبێ بەڵام لە کۆمەلگای ئێمە لە بەرەوەی بەپێی پلەی وەزیفیە ئەکرێ ژنێک و پیاوێک هەمان داهاتیانە بێ بەڵام سێرەکەی تۆ بەڕوویەکی ترا کاتێک کە ئەو ژنە بێبەریەکەی لە گەیشتن بە هەنێک لە پۆست و پلە باڵاکان لە
زۆرێک لە ئیمتیازاتەکان بێبەریەکی کەواتە ئێمە ئەتوانین بڵین ڕاستە لە هەنێک ڕۆوە توانێتی هەنێک لە مافەکانی بەدەستبێنێ بەڵام لە هەنێک ڕووشەوە ئێشتا تونند و تیژەکان لە بەرامبەری هەر بەردەوام. ئەستی جیهان ئەستی هەرێمی کوردستانیش ئەتوانین بڵێن تونند و تیژی بەرامبەر بەشتان خەڵبەتە هەیە و ڕۆژانە بەری دەکەوین. ڕەنگە هۆکارەکان لە کۆمەڵگەکە بۆ کۆمەڵگەیەکی دیکە جیاواز بێت. لە هەرێمی کوردستان دەزاترین یاخود زۆرترین و هۆکارانی کە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە بۆ تونند و تیژی چین. چ شتێک زیاتر لە هەرێمی کوردستاندا معارەزە بۆ ژنان بۆی کە تونند و تیژی بەرامبەر بکرێت؟ سیرکە لە مەسلەی تونند و تیژیە من دایمەن یەک شت دەڵێم ئەویش ئەوەیە کە یەکەم هۆکار خۆمانین، ئێمەی ژن خۆمانین. چونکە ئەگەر ژن ئاستی هۆشیاری تا ئەو ڕادەیە بێ هەز نەکا کە ئەو ڕەفتارەیان ئەو کردارەیان ئەو قسەی کە بەرامبەری ئەکرێت تونند و تیژیە بێگومان خۆی بەشێکە بێ لە زیادبوونی ڕێژەی تونند و تیژیەکە. ئەگەر ژنەکان مەسەلەن بڕیارنێن بۆی کە کەسایەتێکی بەهێزیان هەبێت کە بتوان لەسەر پێی خۆیان بۆستن کە بتوانن مافەکانی خۆیان بەدەستی خۆیان بەدەست بێنن ئەو کاتە تۆ خۆت بەشێکە بی لە تونند و تیژە ئاستی هۆشیاری بەڵێ بێدەنگبوون لە ئاستی تونند و تیژەکانە ئەمەش خۆی لە خۆیان هۆکارێکە بێ بۆ زیادبوونی ڕێژەی ئەو تونند و تیژیانەی کە بەگشتی بەرامبەر بە ژنانەکرێت کە ئەمەش حتمما کۆمەڵێک هۆکاری هێڕەنە پەیوەندی هەبێ بە شێوازی پەروەردەکردنی ژنەکەیان بە ئەو کللتورەی کە کۆمەلگاکێتیە ئەمە بە نسبەت خودی ژنەکانەوە. بەڵام ئێمە کۆمەڵێک کۆکارمان هەیە کە پەیوەندیدارە بۆ کەسانی کە کردەی تونند و تیژیەکە ئاکەن کە ئەمانەش کەسانەکەن شەر نییە هەموو جارێک هەر پیاوەکان بن تونند و تیژی بەرامبەر بە ژنەکانەکەن ئەکرێ ژنەکانیش تونند و تیژی بەرامبەر بە ژنەکانی تر بکەن. ئەمانەش پەیوەندی هەیە بە کۆمەڵە گری دەرونیەوە کە کاردانەوەی ئەو شێوازی مامەڵەکردنەیە کە ئینسان لە قۆناغی مناڵیە لە چواردەورەکەی وەریگرتووە کە کۆمەڵە گری دەرونی تیا دروستەکەواکە تاکە هۆکارێک کە بەکارهێن تاکە وەسیلەیە کە بەکارهێنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەزانێ ئیلابێ لە ڕێگەی بەکارهێنانی هێز و لە ڕێگەی بەکارهێنانی تونند و تیژیەوە بێ. بەڵام کۆمەڵێک کۆکار هەیە کە پەیوەندی هەیە بە خودی ئێستای کۆمەلگەی خۆمان وە کاریگەربوونمان بۆ گۆڕانکاریە جیهانیانەی کە ڕۆیا بۆ نمونە ئێستا لەسەر ئاستی جیهانی ئێمە ئەچینە قۆناغێکی ترەوەکەوش قۆناغی زیرەکی دەستکردە کە ئەکرێ ئەمەش دیسانەوە ببێتەوە بە ڕێگایەک بۆ زیادبوونی ڕێژەی تونند و تیژیەکان بەرامبەر بە ژنانچکە گەر مقارنەی بکەین بە قۆناغەکانی پێشوو ئەیبینین کە لەگەڵ دەرکەوتنی تەکنەلۆژیا ڕێژەی تونند و تیژیەکان بەرامبەر بە ژنان زیادی کرد بۆ چۆ شێوازێکی ترەوە ینی قاڵبێکی تر و فۆرمێکی تری وەرگرت. بەڵام سەبارە بە کۆمەلگای خۆمان کۆمەڵی گۆڕانکاری زۆر خێرا ڕوو ئەیات ئەم گۆڕانکاریانەوە ئەکا کانە جار کلێنێک دروستەکە کە ئەم کلێنە ئەبێتە سەرچاوەیەک بۆ دروستبوونی چەندین کێشە و گیر و گرفتی جۆرا و جۆر بۆ نمونە ئێستا ئەمە لە کۆمەلگایە کاژین لە کرانەوەیەکی زۆر سەریعین بەڕووی ئەو گۆڕانکاریە جیهانیانەی کە ڕوئیا و لە هەمان کاتیشا ئێمە خاوەن کللتورێکی تایبەت بە خۆمانین لێرەیە جۆرێک لە بەریەکەوتنی کللتورەکان دروستە بێ کللتوری لۆکاڵەکە کە کاتێکە بەرکەوتنەکە لەگە کللتورە جیهانەکە ئەمە کۆمەڵی کێشە و دیاردەی جیاواز نامۆ ئەهێنێتە ناو کۆمەلگاوە کە ڕەنگە ببێ بە سەرچاوی زۆرێک لەو تونند و تیژیانی کە ڕووە یان بۆ نمونە ئەو قەیرانە ئابوووریانەی کە هەیە ئەو قەیرانە سیاسی کە هەیە ئەو زەخت و فشارە زۆرەی کە لەسەر ناخ و دەرونی تاکانێ واکە کە زۆر کەس تحملی تعاملکردنی لەگە کەسی بەرامبەر نامێنێ لە بەسیترین کێشە لە بەسیترین دەمەقالە لە بەسیترین مناقەشەیەکەوە ئەکرێ کێشێکی گەورە ڕووباکە بێتەوەی دروستبوونی تونند و تیژی بەرامبەر بەو کەسە. دوتۆ پرسیارێک لێرەدا دروست ئەبێت بۆچی لە هەر گۆڕانکارێک کە لە کۆمەڵگەدا دروست دەبێت یاخود لە هەر چەقبەستوێک و لە هەر پێشکەوتنێکدا ئەگەر لێکۆتێکی نەرێنی هەبێت کاریگەرەکەی لەسەر ژن دەبێت بۆ موناگە کۆمەڵگە لە دۆخی پیاوەسەلاریدا بێت یاخود لەسەر ئەو ئایدە کۆنانە بێت کە لەسەری یاخود ئەتوانین لە فترێکی زەمەنیدا کۆمەڵگە پێدا تێپەڕیوە و لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە بۆ منە لایانی ئەرێنی لە جیهاندا ڕوئەدەن بۆ منە بەرەو پێشوونی تەکنەلۆژیا و سیستەمە تازانەی کە لە ئێستادا هەن بەڵام لە هەر لێکۆتێکە زیاتر لە هەر تاکێکی کۆمەڵگا ژن کاریگەری نەرێنەکانی لەسەر دەبێت. سێری ئێستا عادەتەن کە گۆڕانکاریەک ڕۆیە زیاتر ئەگەر دیقەتی بێ گۆڕانکاریەکە لە شتە مادیەکانە لە شتە فیزیکیەکانە و زۆر بە سەریعی ئەگاتە کۆمەڵگای ئێمە بەڵام گۆڕانکاریە بڵین هزریەکان گۆڕانکاریە فکریەکان هاوشان نییە لەگە گۆڕانکاریە فیزیکیەکە ئالێرەیە کە لێنەکە دروستە بێ ینی تۆ تەکنەلۆژیەکە هاتوۆتە ناو کۆمەڵگای ئێمە بتێ و نەتەوێ هاتووە بەڵام ئاستی هۆشیاری ئێمە گەیشتوتەوە ئاستێکە بزانین چۆن مامەڵە لەگەڵم تەکنەلۆژیاکەین بێگومان نەخێر چونکە تەکنەلۆژیاکە کە هەیە
بێگومان لایانی ئەرێنی هەیە لایانی نەرێنی هەیە تۆ ئەتوانی بە چەندین ڕۆ سوودی لێ وەربگری هەر ژنان خۆیان ئەتوانن لە چەندین ڕۆ سوود لەو تەکنەلۆژیا وەربگرن بۆ نمونە ئەتوانن خۆیان بەسەڵەن خۆیان فێری خوێندەواری بکەن ئەتوان خۆیان فێری زمانی تازە بکەن خۆیان فێری سکیلی تازە بکەن ئەتوانن بیکەن بە بازارێک بۆ ساختکردنەوەی ئەو کەلوپەل کاڵانی کە دروستیەکەن و بەرهەمی دەستی خۆیانە چکە لەو ماوەی پێشوو من توێژینەوەیەکم کرد لەسەر ژنانی خاوەن کار ئەو ژنانی کە بزنسی خوانێ دەرکەوت کە زۆرێکیان تەنها لە ڕێگەی دروستکردنی پیجێکی بەڵین بەسیتەوە و تەنها دەرخستنی هەندێک لەو ئیشە دەستیانەی کە کردوێتی ئەو بڵین شتە دەستیانەی کە دروستی کردووە توانیوێتی بزنسێک بۆ خۆی دروست بکە کەواتە و ئەتوانی تۆ ئاشنابی بە کللتورە جیهانەکان ئاستی هۆشیاری خۆت بەرز بکەیتەوە ئەمە دیوە ئیجابەکەیەتی بەڵام ئێمە زود لەبەر ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی تا ئێستا ڕەنە لەوەیانە بێت کە بزانێت چۆن مامەڵە لەگەڵانە ئەرێنیەکانی تەکنەلۆژیەکە بکە زیاتر لەوانەیە بۆ کات بەسەربردن و دروستکردنی پەیوەندی و هەنێک مەسائلی لاوەکی بەکاری بێنێ کە دوجار ئەمە زەرر و زیانەکە بۆ ژنەکە بێت چکە تۆ بتێونەتەوە لە ناو کۆمەلگای کاژی کام کۆمەلگایکی نێرسالارە و ئەم کۆمەلگایەکی تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئێشتا لە قۆناغی خێڵەکیە ئێشتا لەو ئاستیانەیە کە بتوانێت تەعاملێکی هۆشیارانە لەگە زۆرێک لەو کێشانە بکاکە ڕوبەڕووی ژنانە بێتەوە ئەکرێ ژنانێکەن تووشی توندوتیژی بن تەنها لەسەرەوەی کە ڕسمەکە خوان لەسەر پرۆفایلی فیسبوکەکانیان ئینستاگرامەکەیاندانن ئەکرێ ژنانێک تووشی کێشە بن تەنها لەسەرەوەی کە کاتێک ڕسمێکیان دائەندێ کۆمنتێکیان بۆ ئەنووسێ ینی ئێشتا خەڵکەکە نەگەیشتوتە ئەو ئاستی تەقبولی ئەوە بکاکە ئەم ژنە مافی خۆیەتی ئەم پرۆفایلی خۆیەتی ئەکرێ ڕسمی خۆی دابنێ ئەکرێ یان بە شێوازێکی ئازادانە بەکاری بێنێ یان کاتێک کە دەرەکەوێت کۆمنتێکی ناشرینی بۆ ئەنووسێ مەمانای ئەوە نییە کە ئەو ژنە خراپەمانای ئەوەیە کە ئاستی ڕۆشنبیری کۆمەلگاکە و لەو ئاستا کە وا ئەزانکە لە هەر شوێنێکا ژنێک دەرکەوە ئەبێ هجوم بکرێتە سەری کەواتە تۆ ئەگەڕێتەوە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ شێوازی تێڕوانینی کۆمەلگاکە و بۆ مەسلەی ژن ئێشتا ئێمە ژنەکانمان لەو قۆناغیانەیە کە بڵین بە تەواوەتی هەموو مافەکانی خۆی بەدەستێناوە و توانیوێتی شوێن و پێگەی خۆی بەرز بکاتەوە لە ناو کۆمەلگا لەبەرەوەی ڕاستە وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەراورد بە ساڵانی پێشوو توانیوێتی بەشێ لە مافەکانی خۆی بەدەستبێنە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێشتا نەگەیشتوتە سەر ئەو ئاستەی کە بتوانێت بەڕاستی ئیسپات وجودی خۆی بکات لە ناو کۆمەلگا ئێشتا کۆمەلگاکە بە جۆرێک لە جۆرەکان هەر وەکو تێڕوانینە کۆنەکە ئازامە کائینێکە ئەبێت شەرەفی خێزانە شەرەفی بنەماڵەکەیە و ئەبێت خۆی بپارێزێ لە پێناو پاراستنی شەرەفی بنەماڵەکەیە و هەر دەرکەوتنێکی کێشەیەک دروستەکە خەڵق قسەی پێ ئەڵێ ئەم قسانە بۆ کووا قسە بە بنەماڵەکە بوت یعنی ئەمانەوە ئەکا کە تەقبولی هەندێک لەو مافانە لەو ئازادیانە ناکرێ کە ژنەکە بەدەستێناوە بۆیە دوجار بەرکەوتی ئەوڵ و ئەخیرە ژنەکە ئەبێت. دکتۆر دوو ڕۆتی جیاواز لە کۆمەلگەدا ئەبینیت ڕۆتێکی ژنان هەیە بۆ نمونە ئەو ژنانن کە ئەتوانن بڵێم هۆژاریان کەمە خۆشازر شوازەکان زۆر نەکرانەوە بەڕووی کۆمەلگایە ئەوەی کە خاوەنکار نەمن ئەوەی کە خێزانەکانیان هۆکار بێت ئاخودنیڵن کە زۆر بەڕووی کۆمەلگەدا بکرێنەوە بەشێکی دیکەی کچانیشن ژنانیشان لە کۆمەلگە بێت باسی ئەوانیش بکەین کە کرانەوەکانیان ئەتوانم بڵێم کاریگەری لەسەر خوان بنەرێنی و لەسەر کچان و ژنانی دیکەش هۆرمێکی نەرێنیان جێهێشتووە ئەمە تا چەندێک ئەم جۆرەکرانەوە زۆرەی کچان ژنان تایبەتی لە بواری سۆشیال میدیادا لە کۆمەلگەدا لە بواری بزنسدا ئەمە کاریگەری نەرێنی لەسەر ژنان خۆی جێهێشتەوە و دەبێتە هۆکارێک بۆ دووبارە سەرهەڵدانە و توندوتیژی خۆی لە هەموو شتێکا لە حەدی وەسەط یعنی نەداخراویەکی زۆر نەکرانەوەیەکی زۆر چونکە تۆ هەموو هەنگاوێک کە عینی لە ژیان تا ئەبێ بزانی ئەو هەنگاوە بۆچی ئەنێ کە تۆ ئەتەوێت مەسەرەن لەو کۆت و بەندەی کە هەتە ڕزگارە بێ بە چ ئامانجێکە توێ ڕزگارە بێ ئەگەر ئامانجەکە و کرانەوەیەکی زۆر بێ بێگومان ئەمە شەرۆک و داخراوێکە هەر خۆی زەرەر و زیان ئەگەێنێ و ئەو کچانەشی کە تۆ باسی کرد لە سۆشیال میدیا هەر دەرکەوتنەکانیان بۆ جۆرە ئەو هەموو ڕخنەی کە لیانەگیرێ ئەو خۆی لە خۆیان گەورەترین توندوتیژیە کە بەرامبەریانەکرێ کەواتە تۆ ئەبێ بزانی ئێمە ڕاستە ئەڵێن ژن ئەبێ مافەکانی خۆی بەدەستبێنە بەڵام ئێمە نەمانوتوە ژن ئەبێت ئیتر هەموو سنوورەکان ببەزێنێ ئەمە چییە تەواو ئەمە مافەکانی خۆی بەدەستێنە ماف ئەوە نییە ماف ئێمە لای ئێمە شتێک هەیە زۆر بە غەڵەت بەکارێنێ ئەویش مەسەلەی ئازادیە
ئازادی ئینسان لەوانەیە کە تۆ هەموو سنوورەکان بەزێنی. ئازادی ئینسان لەوایە کە تۆ بتوانیت ئازادانە خاوەن فکری خۆت بی، خاوەن تێڕوانینی خۆت بی، خاوەن دنیابینینی خۆت بی، خاوەن ڕەئی خۆت بی و بتانی ئازادانە ڕەیکی خۆت بڵێ و بتانی گۆڵێکە هەبێ لە ژیانە ئامانجێکە بێ لە ژیانە پلان و بەرنامەی بۆ دابنی بەرەو ئەو ئامانجانە بڕۆی. ئازادی تۆ ئەوەیە کە سنووری ئازادی ئەوانی تر نەبەزێنی، واتە سنووری خۆت پارێزی لە کاتی تەعاملکردن لەگە بەرامبەر لە کاتی قسەکردن لەگە بەرامبەر. ئازادی کرانەوەیکی بۆ دەرەجەیە نییە کە تۆ ئیتر تەواو بڵێ من ئەتوانم هەموو شتێک بکەم لەبەرەوەی کە من ئازادم. ئەوە ئازادی نییە، چونکە لەویە تۆ پێشێلی مافی ئەوانی ترەکەی، تۆ ئەبی بە هۆکە بڵین ئەبی بە مەترسی بۆ سەر ئەوانی تر. لەبەر ئەوە وەکوتم هەموو شتێک لە ئاستی وەسەتا، یعنی نەداخراوێکی زۆر نەکراوەیەکی زۆر و ئێمەش کە ئیشەکەین لەسەرەوەی کە ژنەکان ئەڵین ئاستی هۆشیاریان بەرز بێتەوە، مانای ئەوە نییە کە ئیتر تەواو ئەم ژنە ئەبێت ئازادا، یعنی بەو شێوە ڕەهایە تەسەڕوفکە ئەمە چی ئێمە مافەکان بەدەستێنەوە. نەخێر، ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە ژنان بتوانن مافی خوێندنیان هەبێ بخوێنن، چکە ژنانێکی زۆر هەیە ناهێڵڕێ خوێندنەکەی تەواو بکرێ هەر لە تەمەنێکی زۆر ئەیرێ بەشوو، واتە تۆ لەو مافی خۆی بێبەری و کرد. مافێکی تریان ئەوەیە کە بتوانێت کار بکە و داهاتێک بۆ خۆی بەدەست بێنەوە بتوانێت ئەو داهاتانە ئەو داهاتێک کە بەدەستێنەوە سەر بەخۆیانە بەکاری بێنە بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆی. ژنێک کە بڵین کە ئەڵین مافی بەدەست بێنێ مافی ئەوەی هەبێ کە ڕەبا لەسەر چی لەسەر ئەو شتانەی کە پەیوەندی بە ژیانی شخصی خۆیەوەیەتی، واتە بە زۆر بەشوونەیرێ لە تەمەنێکی زۆر بەشوونەیرێ ڕێگە بیرێک بەوەی کە بتوانێ وەکو پیاوێک ئازانە بوێرانە بڕیار لەسەر ئەو شتانە با کە پەیوەندی بە چارەنووسی خۆیەتی. ئەگینا مافێ بەدەستێنان ئەوە نییە کە بە شێوازێکی ڕەها بکرێتەوە و هەرچێکی ویست بیکە و هەرچێکی ویست بیڵە ئەمە چێ مافی خۆی بەدەستێناوە ئازادە. نەخێر هەرگیز ئەو ئازادی ئێمە لەگەڵیانین. بەڵێ دکتۆر، یاسا لایەنێکی گرێدراوی تند و تیژەکانە بەرامبەر بەشدان و کۆمەڵگە و هەر تاکێکە لە کۆمەڵگەدا ئەنجام ئەدرێت ئەگەر یاسا سەروەر بێت یاخود ئەگەر یاسا حەقی قوربانەکە بخۆی بدات، ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر کەمبوونەی تند و تیژەکان ئەدە و تا چەندێک لە کۆمەڵگەی ئێمەدا یاسا هۆکارێک بۆ کەمکردنەوەی تند و تیژەکان. خۆی عادەتەن یاسا چییە؟ یاسا ئامرازێکی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتیە، ئامرازێک کە مرۆڤەکان خۆیان دایانهێناوە بۆی بتوانن کۆنتڕۆڵی ڕەفتار و هەسوکەوتی تاکانی پێ بکەن و بتوانن کۆنتڕۆڵی پەیوەندی نێوان تاکانی پێ بکەن و بتوانن لە ڕێگەی یاساوە ئەرک و ماف و بەرپرسیارەتی کەسەکان بپارێزرێ. باشە و ئێمە دوو جۆر کۆنتڕۆڵکردنی کۆمەڵاتیمانەیە. کۆنتڕۆڵکردنێکی کۆمەڵاتیمان هەیە کە فەرمیە یاسایە، کۆنتڕۆڵکردنێکی کۆمەڵاتیمانەیە نافەرمیە کە ئەکرێ من بڵێم کە کاریگەری لەسەر تاکانی کۆمەلگا لە یاساکە زیاترە، کەویش مەسەلەی دابوونەریت و عورف و عاداتی کۆمەلگاکەیە کە زۆر جار ئەو شتانەی کە ئەوترێ زۆر تەسیری لە یاساکە زیاترە. بۆ ئێستا ئەمە گەر تەماشای بکەین ڕاستە یاسا بۆ زۆرێک لە تند و تیژەکان دانراوە، باشە، بەڵام ڕەنە هەندێک ناڵێم کەم و کورتی، بەڵام ئەکرێ بڵم کە پێویستە کاکە سەر لە نوێ پێداچوونەوەی پیا بکرێت لەبەرەوەی کۆمەڵێک شێواز و فۆرمی تازەی تند و تیژی هاتۆتەکایەوە لەبەر ئەوەی کە یاساکە لە چەندین ساڵ لەمەوە بەردانراوە ئەکرێ نەگونجێ لەگەڵ ئەم سەردەما، نەگونجێ لەگەڵ ئەو تند و تیژیانێک کە لەم سەردەما کەشمان لەگەڵ دەقی یاساکاندا هەیە خۆ لەسەر یاخۆ لەگەڵ جێبەجێکردنەکەی ئێستا منی ژەمێ باسیەوە بکەم دەقەکان پێویستە سەر لە نوێ دابڕێژێتەوە بۆ لەبەرەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێستا ڕوویاوە زۆر سەریعە مقارنەتەن بەو یاسانەی کە لە ساڵی 2000ەکان و لە ساڵی 1970 چوزانم لەو ساڵانە داڕژاوە ئەگەر سێری بکەین لە ماوەی ئەو 10 ساڵە ئەو 20 ساڵە گۆڕانکارێکی زۆر سەریع ڕوویاوە. کۆمەڵێک شێوازی تند و تیژیە ناوەتەکایەوە کە لەو یاسانە جێگەی نەبووتەوە، یعنی شوێنی بۆ نەکراوەتەوە و یاساش فەرقەکەی لەگەڵ کۆنتڕۆڵکردنە کۆمەڵایەتیە نافەرمیەکە یاکەوت وەکوتمان عورف و عاداتە چییە؟ ئەوەیە کە یاسا بزەبت ئەبێ بینوسێت تاوانەکە چیە و سزاکەی چییە. باشە ڕەنە هەنێک لەو تاوان و تند و تیژیانەی کە لە ئێستاکرێت لە ناو یاساکانە جێگی نەبوو بێتەوە بۆ ئەمە پێویستە کاتۆ سەر لە نوێداڕشنەوە بۆ یاساکان بکە بە جۆرێک کە بیگونجێنی لەگەڵ ئێستا و لەگەڵ 10 ساڵی داهاتووە. یعنی ئێمە کاتێکە مشەرعەکان یاسا داهێنن ئەبێ پلان و بەرنامەی ئەویان هەبێ کە بۆ ماوەی 10 ساڵی تر
ڕەنە کۆمەڵێک شتی تازە بێتەکە و چۆن جێگەی ئەو شتانە بکرێتەوە لە ناو یاساکانە کەمە ڕەنە لە ناو یاساکانی پێشوە تا ڕادەیەکی زۆر ئەمانە بوونی نەبوو بێ و ئەمەش پەیوەندی بۆ هەیە کە لەو سەردەما تەسەوری ئەوە نەکراوەکە بۆ 10 ساڵێکە 20 ساڵێکە چی ڕۆیە بەڵام عادەتەن کە تۆ هەموو شتێک هەموو هەنگایەک ئەگریتە بەر بۆ ڕوبەڕووبنەوەی هەر کێشەیەک هەر دیاردێک ئەبێت تۆ پلانی دوورمەودات هەبێ ماوەی 10 ساڵێکە ماوەی 20 ساڵێکە چ گۆڕانکارێک ڕۆە چۆن شوێنی بکرێتەوە ئەمە خاڵێکی تر مەسلەی جێبەجێکردنەکە ئێستا من پێشەوە پێشتر باسی ئەوم بۆ کردیکەوتم ئێمە دوو جۆر کۆنتترۆلکردنی کۆمەڵاتیمان هەیە و ئەوەی کە عورف و عادات ئەیکا زۆر جار کاریگەریەکانی لەسەر تاکەکان لە یاساکە زیاترە بۆ سێرەکەی زۆرێک لە کەیسی تونند و تیژیەکان یاساکە سزایە بەڵام دواتر بە سوڵحی عەشایری حەلەکرێ کە دیسان ژنێکی ترە بێتەوە بە قوربانی کاتە ئەبێ لە ناو یاساکانیشە ئیش لەسەرەوە بکرێکە لە مۆدووە چۆن تەعامل لەگە مەسائلی سوڵحی عەشایری و ئەو شتانە بکرێ بە تایبەت لە کەیسەکانی تونند و تیژی بە تایبەتریش لە کەیسەکانی کوشتنی ژنانە کاریگەری هەبوو سەر زیادبوونی تونند و تیژیەکان بێگومان چونکە تۆ لە سوڵحی عەشایریە کە ئەکرێت چی ئەکرێت جارێکی تر ژنێکی ترەکرێتەوە بە قوربانی کەواتە تۆ بۆ کۆتایی هێنان بە کێشەی پیاوێک ژنێک کە لەگەڵ ژنێکە هەیبوو بێ تۆ ژنێکی ترەکەیتەوە بە قوربانی کاتە تۆ لێرە ئەبی بە هۆکارێک بۆ ئەنجامدانی تونند و تیژی نەک بە تەنها بەرامبەر بە کەسێک بەرامبەر بە چەندین ژن لەبەر ئەوە ئێمە لە کۆتاییە ئەوەی کە پێویستە بێڵین ئەوەیە کە ئەگەر یاساکان هەش بێ ڕەنە کۆمەلگاکە ئێشتا ئاشنانە بن بۆ یاسانە چکە زۆرێک لەو تونند و تیژیانەی کە ڕۆیە پەیوەندی بۆ هەیە کە ژنەکە خۆی نازانێت کە ئەم ڕەفتاری بەرامبەر یەکرێت تونند و تیژیە ژنەکە نازانێت کە ئەگەر ئەم تونند و تیژی بەرامبەر کرا پەنا بۆ کێبەرێ پەنا بۆ کێبەرێ نازانێت کە ئەمە یاسایەکێ ئەم شتە و تونند و تیژی سێرەکە ئەکرێ بوو پارێزێ نازانێت کە ئەگەر ئەوە یاساکەشەیە بەڵام چۆنی جێبەجێ بکرێ ڕوو کاتە کوێ لەبەرەوە ئێمە لە مەسلەی هۆشیاریە بەزەوە نییە تونند و تیژیەکە بناسیێنین بڵین ئەمە جۆرەکانی تونند و تیژیە ئەمە هۆکارەکانێتی ئەمە کێشەکانێتی بەڵکو ئەبێت تاکەکانی هۆشیار بکەنەوە سەبار نەکەر ژنەکان ئەبێ پیاوەکانیش هۆشیار بکرێنەوە سەبارەت بۆی کە ئەم ڕەفتارانێک کە ئەکرێت تونند و تیژیە و ئەمەش یاسایە ئەمە بڕگە یاسایەکانە کە پێتەڵێ ئەم ڕەفتاری کردوتە تاوانە و ئەمەش سزاکەیەتی چونکە ئەگەر ئینسان هەست بکە کە شتێک هەیە بربەستێک هەیە لە بەردەمیە ڕەنە خۆی لە خۆیان بەخۆیان بچێتەوە و خۆی ڕێگری بێ لە ئەنجامدانی زۆر لەو ڕەفتار و ئەڵسوکەوتانەی کە ئەکرێ گونجاو نەبێت دەسپاس بۆ زۆر بەڕست پرۆفیسۆر دکتۆر ژیا عەباس قادر پسپۆری باریژنان و کەشە پێزانی مروی سپاس بێت لە بەیان کوردستان زۆر بەخێر بێت دکتۆر زۆر سپاس